سڵاتان لێبێ بەڕێزان زۆربەی زۆرمان مۆبایل بەکارهێنین بەڵام ئەوەی کە سەیرە کاتێک کارت بۆ مۆبایلەکانمان نەکڕین بە 5,000 تێدایە بەڵام بە 6 یاخود بە 6 و ڕۆبێک یاخود بە 6 و نیو پێمان دەفرۆشن لە بازار من دەمەوێت لەسەر ئەو زیادەیە قسە لەگەڵ ئەو کەسانە بکەم کە بەکارهێنەری مۆبایلم زانمم زیادەیە بۆچی ینی لێمان نەسەن کاتی خۆی کە حکوومەتی عێراق بڕیاری دام باجە بخەراتە سەر کۆمپانیاکان ڕاستەوخۆ لە گیرفانی خەڵکەوە دەریهێنن بۆچی ئێستا کە شەڕی داعش نەماوە و قێنانی دارایی کۆتایی هاتۆ هێشتا ئەم زیادەی لە خەڵکە سێنرێ و کۆتایی پێنهاتوە ئایا نوێنەرانی کورد لە بەغدا ئەو هەموو پۆست و پلەیان هەیە تا ئێستا بۆ نەیانتوانی و هەنگایەک بنێن کە بتوانن گیرفانی ئەو خەڵکە ئیسراحەتێک پێ بدەن کە نزیکەی 8 ساڵە ئەو زیادەیان لێ وەرەگرێت لەگەڵ مابن من لەگەڵ هاوڵاتیان قسەکەم ئێوەش بینەریان بن فەرموو. پێنج لەسەری نووسراوە 6,250 لە خەڵک وەرەگرت وحدەی یەکێک ئەبێ بە فری بۆ بیزڕێت لە نیپاڵ و لە ئەفغانستانی شەشتیوانی من ئەتوانم پێی بڵم سەرانە لە چەنە 2023 ساڵە سوودی شیانە بوو ئەو هەروەکو دزیە گوایە لێتەکە حزن بە 6 و ڕبعەکە بە 6,000 بەخوای گەورەوێ بە 8,000 خەڵکی کڕیزنا ئەوکو بانزین شتەکانی کە کارتەکڕی کارت بە چەند ئەکرد چەندیشی تێ 6.5 کارت بە 6.5 5,000 بەس نازەم وڵات چەندی تێ 5,000 تایە بە 6.5 ئەو زیادەیە چییە لە خەڵکیێسان زیادە پرسیارێ ئەوە هەموو شتێک هەروانە بوو هەموو شتی هەروە خۆ سەرەتا ئەگەر جەنابەت وەکووت لە زۆ بەکارێنم سەرەتاوان نەبوو 5,000 تیا بوو $10 بوو هەر $10 بوو ئێستا بەهۆی زەری بۆ باج بەخوانەڵم باج بزەر جاو ئێسش گران بوو جاران 6 ڕبع بوو ئێستا گرانە بە 6.5 کاتەکەیشی کەم بۆتەوە جاران بەشی سەعاتێک و 55 دقیقە بوو ئێستا سەعات و 42 دقیقە هەویش لێشانەکەم کرد درێژە بڕکە لە دوو شوێن خەڵک زەرەکە لە بڕیوانێ بەس کەس ئاگای لە وەزعانێ کەس نازانێت کە بڕاوە وردەکارەکەی کەس نازانێت بڕاوە بەس خۆیان نەزانێت ئەوانەکە ئیشتەواگەم خۆیان نەزان بڕاوە بەس کەس نازانێت بڕاوە لە هەردوو لاوەلیان بڕیوە کاتی خۆی حکوومەتی عێراق ئەم بڕیارەیدا و باجی خستە سەر کۆمپانیەکان ڕاستەوخۆسیان سەر گیرفانی خەڵک ینی بڕیارەکە خەڵگەیدا نەک کۆمپانیا دەسەڵات خەڵک ئەبێت چی بکە بۆ منە و کاتە قەیرانی دارایی بوو شەڕی داعش بوو خۆی ئێستا ئەو شتانە هیچیان نەماوە نە شەڕ ماوە نە قەیرانی دارایی ماوە ئەم زیادەیە بۆ لە خەڵکە سەر توخۆ پرسیجان نازانێت جواب بڵێم چی وەڵا نازانێت ینی سەرانە و زیادە نییە لە خەڵکی سێن ئەمە هەموو ژنەکە سەرانە زیادە نەکە لە موبایل لە هەموو شتێک لە هەموو ڕوویەکە لە هەموو شتێک موبایل زۆر وازحە ینی 5,000 بە 6.5 وەکرد ئەیخۆ هەموو شتەوە هەمووی وازحە ئەیخۆ نیە لە مای پێشەڵە نەوت لە حکومەتی عێراق بە 30,000 100,000 لێسانە چی قساکات کێ توانێت هەموو شتێک هەموو شتێک کێ دوانە قسەکات کێ دوانە قسەکات ئەو نوێنەرانی ئێمە ئێستا لە بەغدان لەو پۆستیان هەیە پەرلەمانتارمانێ ئەمانە بۆ ناتوانن هەنگاوێک بۆ خەڵک بنێن خۆ ئەوان بەدەنگی خەڵک چوونەتەوە لە چەنە 2023 ساڵە سوودی شیانە بوو چه سوودێک بۆ هاوڵاتی پێت وایە هیچ سوودێکیان بۆ خەڵک نەبوو نە باسم کردو نە دەنگم پێیاوە نە ناویانە بەم نە حیش ئیشم پێیان هیچ ئیمانە بە هیچ حزبێکی کوردی بە هیچ دانەیەکی کوردی نیە بە هیچ شتێک نە دەنگم پێیاوە نە ناوام بردو نە باسیشانەکە ئەوەشی کە خۆیان لە تەلەڤیزیۆنەوەڵێن ئێمە خزمەتی خەڵکەکەین تۆ پێت وایە هیچ خزمەتیشانە ئەوە بازار ئەوە شوێن و مەکانە خزمەتیشی چه خزمەتێک چه خزمەتێکی چه خزمەتێک دەمە خۆم کارتمەی فرۆشم ئەو کارتی بوون کۆمپانیایەکی وەکو ئاسیاسیال یان کۆڕێکیان هەر کامێکیان بێ 5,000 تایە وحدە 5,000 وحدی تایە بۆ ئێمەوانەی کە بریکارین ئەوانەی کە کار دەفرۆشینەوە بۆ ئێمە یا بە 6 و 7 یعنی بۆ نمونە ئەگەر بیشی یا بە 5,950 تۆ توانین بە 6,000 بیفرۆشی کە بڵێن ئێمە 1,000 زیایەکە ئێستا بە 6 و 7 پێ ئەو بە 6 و 5 ڕۆژی وایە چێ بۆ 6 و 85 ئەوانە هەدای تۆ مەزوری بە 6 و ڕبع 5,000 تایە ئەم زیادەیە چییە؟ ئەم زیادەیە چییە لە بیکار و تەبەن تۆش دایکسەر ڕاستەخۆ لە خەڵکەسان ئەم زیادەیە ئەڵێ حکوومەتی عێراقی باجی خسۆدە سەرم کۆمپانیایانە چەند ساڵە باجیان نەیەوە زووتری ژەرە بۆە بیانایە نەیانەوە هێستا کە باجیان خسۆدە سەر ئەوەش ڕاستەوخۆ لە بەکارهێنەری ئەسانەوە خۆی لە یاسای فرۆشتن و کڕینە
باش تۆ لە بەکارێنی ناسەین تۆ خۆت کۆمپانیەوە خۆت ئیسفاداگەی ئەو 5,000 کە یا بە تۆ خۆی هەر لە هەمووی سوودە هەمووی هەر خۆی کۆدەکان دروستەکە هەر هەمووی سوودە خۆ نایکرێتەوە لە کێکرێتەوە کۆمپانیەکەی خۆیەتی سیم کارتەکەی بڕۆ شێری خۆیەتی کارتەکاری بڕۆ شێری خۆیەتی ئەتوانێت ئەو خۆی لە نرخی خۆی کەم کاتەوە بەس باجەکەی کە حکومەتی خاص سەر شەریکەکە ئەو لە تۆ یاسانێت کاتی کە ئەم بازی خراە سەر کۆمپانیەکان وەکوای لەسەر خەڵکدان ڕابنە کۆمپانی ڕێک هێشتاوان لەوانەیە زیاتری ئیسفادەکەن لە جاران زیاتری ئیسفادەکەن هەنجامەیە کێشێکی تریشیمان هەیە هەم کۆمپانیانە بوونە ئێستا خەڵکی سلێمانی لەوانەیە لە 135 پیروێ هێن لە 120 مناڵ بێ کات لە 155 شازوانە هەم لە 155 شاسە زانیاریی زۆر باشیان لەسەر بەکارێنانی مۆبایل و سیمکارتەکان یەک شەریکەکان ڕیکلامی بۆ نێرە ڕۆژانە ڕیکلامی بۆ نێر هەموو ڕیکلامی 600 دیناری لێ سەنێ بەنامە بۆ یەتەوە ئەبێت تۆ بۆ سفر بنێری بۆ هەو ڕقەمان جایل قابێت تۆ هەموو کابرایە مۆلای منەڵە کارتێکم بەرە کوڕەکەم سیرەکڵە وڵای دوێنێ داغڵم کردووە سێری گەوزان چەنی داما 5,000 داغڵ کردو دوێنێ ئەمڕۆ 1000 دیامەوە ئەمە لە بەرەوەی بەردەوام ڕیکلامی لە دیسان لە خەڵکە کرێ بە فێڵ پاران لێ من لێ زانمەوە تا بە تو وەڵامیان تۆ لێزانی بە منێڵی کابراایکی پیر سوزانێ نەخوێنەواری نییە هیچ نازانێت منێکیان هەیە زۆر بە زەحمە نایزانە 600 دینار 500 دینار 700 دینار لەم پارەی ڕیکلامانە لێچێ بێسوود و بێ ئەوە ئیشتراکیشی کردبێ نەکردووە هیچی نەکردەوە شەریکەکە بۆ نێرەوە بێوی ئیجی ئیشتراکی کردێ تەلەفۆنی بۆ گەڵی کاکە بۆ ئەم نامانە وڵایەوە کە تۆ بۆیە تۆ سفر بنێرە لەسەری نامێنێ نازانێت کابراایکی پیریان مناڵەجان هەرزەکارە چوزانێت چییە یان نەخوێنەوارێک ئەوە نامووی مشکیلان بەڕاستی ئەو کاتان باجە خراە سەر کۆمپانیەکان شەڕی داعش بوو قەیرانی دارایی زۆر قۆڵ بوو ئێستا خۆنە شەڕی داعش ماوە نە قەیرانی دارایش ماوە 8 ساڵیش بەسەرەوە تێپەڕی بوو هەر ینی ئێستا گرانتریش بوو لە جاران وڵا گرانتر وە جارم بۆ نمونە کارت بە جملە بە 5,900 5,800 تۆ توانین بی بە 6,000 هەسە نە زیاتریشی کردووە بۆ لایەنامە لەبەری ئێستا زیاتری ئیسفاداکە ئەمە یەک ئەمە زیاتری ئیسفاداکە دووش ئەو ئەرکێکی سەر شانی خۆیەتی کاکەکە من لەو دوکانەیە بکرێت لەو دوکانە هەکرێت لەبەری من کرێچیم زیاتر لە تۆ بسانم کە مۆبایلێک چاگەیان مۆبایلێک بێفرۆشم لە مەڵای کاکە داوای لەبەر من کرێچیم دوکانی خۆم نییە شتیوە چۆنە بێ کەیفی خۆمە من کرێچیمیان کرێچینیم تۆکە کەسابەتەکەی مەجموعەیە شدێ لە کەسابەت و کڕین و فرۆشتن و تیجارەتە پێڵەن زەرەر زیان باج تۆ خۆ دەبێەوە بێ خەڵکی بەکارێن چی بکە بەڵام خەڵکەکە ئەمە بێدەنگەوە یعنی گوێی پێنایەتوی هەزن بە 6 و ڕبعەکە بە 6,000 بەخوای گەورەوێ بە 8,000 خەڵکی کڕێژنا ئەوکو بانزین و شتەکانی تۆ 52 هاودوایەوە ئیماکسی شاو ئەلەو کاتۆر بەکارێنن ئەو کاتە کارت بە چەند بوو چەندی تیا بوو ئێستا بە چەند و چەندی تیا وڵای ئەو کاتی کارت بە 10,000 دینار وەسە 10,000 دینار بوو 10,000 دینار کار 10,000 دیناری تیا بوو ئەو کاتە دۆلار پێمایە ڕێک دە دۆلارەکەی تیا دە دۆلارەکەی تیا ڕێک 10 دۆلاری تیا بوو قسە و پێ بەڵام ئێستا نار عەرزەکە مثاڵێ بە 5,000 دینارە بەڵام عەفوەن خۆی بە 5 لەسەری نووسراوە 6,250 لە خەڵک وەرەگرت بە 6,250 کرێ بەڵام 5 تیا 5 تیای بەڵێ بەخوا زیادەیە چییە؟ کورە زۆربەی کاتیش بەخوای گەورە یعنی لە خۆی ئەڵێ بەشداری کردووە لە بەرنمەیەک و ئەویشی لێ باتەوە زۆر کات بەشداریشت کرد ئێستا مەسەن بتەوێت لە ئەپستۆرە شتێک داونلۆد دەکەیت تۆش لێرە لە ئەنتەرنێتە داونلۆد دەکەی ئەوە لە تۆ بەشداری کرد لە فلانە بەرنامە و لە فلانە مەسەلەن شتا پارەکشانەوەی ئەیکشانەوەی لەویش ئەی باسە لە ماوە من لە سەفەر بووم ئۆفرێکی یاوە مەسەن بۆ مناڵێ ئەم ئۆفرە توانی بە 15,000 دینار بەشداری بکەیت لە دەرەوەی وڵات ئەنتەرنێتە ئیشکا یەک جێگا ئیشەکە لە هەمان کاتا پارەکەشم لەگەڵم برادرەشە بەیەکەوە بوون بەخوا پارەکەشم بۆ تێکرد 15,000ەکە و هیچ ئیسفادەیەکیشم لێ نەکرد یانە پارەکەشم ڕۆیتەوە ڕۆژانە بێت شەنی ئاوایان دەستکرد ئەو زیادەیە چییە تۆ کارتێک ئەمە زۆر زۆر وازح وەکو شتەکانی دیکە نییە کارتێکە کڕی بە 6 و ڕۆبێک یان بە 6.5 کەسی 5 تیا ئەم 1,250,500 زیادەیە بۆ لە خەڵک بە حسابی خۆیان ئەڵێن زەریبەیە بە حکوومەتی ئەدەین بەس لە هەمان کاتە من باوەڕ ناکەم یعنی بۆچی ئەگەر زەریبەیە بۆچی لەسەر کارتەکە نانووسی 6,250 بۆچی ئەنووسی 5,000 دینار و 6,250 لە خەڵگە سەنی ئەگەر بچی مەسەلەن 10,000 بکری 12,000 زۆربەی وەکیلەکان 12,000 بن ینی بە ئارزوی خۆیانە کاغەزێکە کە هیچی تێ ناشێر کاغەزێکە پرنتیەکە و ڕایە کێشێ مارەیەکی خەنەسەرێکی سادە ژمارەیەکی خاتە سەر و سەڕیاڵێکی لەسەر و ئەو پارەش لە تۆ سێنەکە 5 یا دەینووسیوە 12.5 با یا مەسەلەن 5 نووسیوە 6,250 کاتی خۆی حکوومەتی عێراق لە شەڕی داعش و قەیرانی دارایی ئەو
زیادەی ئەو باجی قسە سەر کۆمپانیەکان بەس ئێستا باجەکە لەسەر کۆمپانیا نیە لەسەر گیرفانی خەڵکە ینی خۆ کۆمپانیا نایە 100% زۆربەی باجەکان لەسەر گیرفانی خەڵکەوان هەر باجێک کە بێت چ بە مەسەڵەن کۆمپانیا شخصیەکانەوە چ بە ئەوانەی کە سەر بە حکوومەتن هەمووی هەروایە خۆیان خۆشیان مەسەن ئەڵەن ئێمە کۆمپانیایەکی شخصین بەڵام لە هەمان کاتەوان نییە خۆیان هەر سەر بە شوێنێکن و سەر بە لایەنێکن و بەداخەوەی کوردستانە بڵێن چی چەندێکە موبایل بەکارێ ئەی لایەوە چۆنە ینی ئەو زیادەیە لێسێن لا من مثلا 5000 تقريبا 4200 و 300 هەرەی بە 750 با بعنوانی ئێمە بێژی ماڵیات معنوانی ماڵیات دەیبا و کەس نادە هەرەوە لای وەک لایەوە وایە دیسان هەر زیادە لە خەڵکە سێن زیادە لە خەڵکە سێن و کەسی هیچی بۆ ناترێت و هەشی بن وەرەوەڵا ینی ئێستا چیەکەن بەرامبەر ئێستا و زیادانە جۆرێک لە سوشە ینی حرامیشە لە هیچ ناڵێکات هیچ ناوەڵا هیچ لای مەشەر وایە عینەن شت مەسەرەن پێم وا بێ نازام ساڵی چەند بوو لە بەریتانیا شتێ لەم بابەتە ڕوویدا هەر عینەن شتا گەرم مەسەن خەڵکی لای ئێمەش ئەگەر تۆزێ وشیار بێت ینی ڕێز و حرمەتم ێستا من با من دەڕۆژ مۆبایلم نەبێت چیە خۆ ئاخری دنیا نییە دنیا تەواو نابێت لە بەریتانیا شتێ لەم جۆرە ڕوویدا کە بەیانی هەستانەوە سەیرەکەن 1 ملیۆن سیمکارت کوژاوەتەوە وتیان هیچ نییە تا نیوەڕۆ خۆی چاکە بێت چیەزانن مەسەن لە دوای نیوەڕۆ زیاتر بوو چوو بۆ 2 ملیۆن و 3 ملیۆن وەختێکیان زین داوای لێبوردنیان لە خەڵک وتیان داوای لێبوردنەکەینەوە مانی گرت لە خەڵکمانی گرت قسەی نەکرد خەڵک بە تەلەفۆنەکانیان وازیان لێهێنا خەڵک وشیارە بۆ خۆی مەسەنەوان تێگەیشت و ئێمەش سپاس بخۆ خەڵکی ئێرەش زۆر وشیارە بەڵام نازانێتتر بە عام شتەکە خۆی هەروە ئەڕوە خەڵک نایکە ئەگەر بیکردای ئەوانش مەجبورە بوون نرخەکە وەکو خۆی دابەزێنەوە وەکو خۆی داینێنەوە بەحسابی ئەوەی دۆلارەکەیە و قەراریشیانیان لەم ماوە دایبەزێنن وتیان حکوومەتی عێراقی هەوڵی داوە کە دایبەزێنێ ینی زیادەیەکە لە خەڵکی سێن و خەڵکی پێشتر وانە بوو پێنجەکە بە 5 بووانە بوو ئێتە دوایی کاتی نەکەوتیان گران بۆ دۆلار بەرزوەتەوە هێنایەنەوە سەر 6,000 دوایی بوو بە 6 ڕۆبێ ئەم زەریبەیە حکوومەت خستوێ سەر کۆمپانیاکان بەڵام میسا لە خەڵکی سێن لە خەڵکی ئەسەرنەوە هەمووی هەروایە لە هەر شوێنێکە شتێ زیابێ ئەکەوێتەوە سەرشانی خەڵکەکە کۆمپانیا هیچ نادا لەو کۆمپانیا هەرو خۆی مێنێتەوە پەنجازی خۆیەکە باش جگە لەوە ئەڵێن ئیشتراک بە خەڵکەکەن بە نامە و خەڵکەکە خۆی ئاگدارنی ینی جۆرێک لە پارەکشانەوەی لە ئێستا من زۆر جار کە کارتەکەم تەیە کرد هەستمە کرد پارەم زۆرە ڕوە ئێتم تەلەفۆنم بۆ ئەینەکەکە بڵێن بۆ سنتەرەکەکە وتکاکە وەحدەم زۆرە ڕوە من تەلەفۆنم نەکردووە ئێت خۆیان سەریانەکەی وتی کاکەەوە بڕێنامەیە بە پارێ ئێوت منە و نامانەم ناوێ ئەوی تۆ ئیشتراک بکەی نامەکانیان ئیشتراکێکم نەکردووە ئێتە جارێکیان کۆدێک بەڵێ کۆدێکی یامێ فترەیە بوو دوای فترەکە دیسان دەستی پێ کردەوە وەحدێکی زۆرمە ڕۆشت پارەی زیادە تاز پارەکەشت ڕۆشتە بوو پارەکە ڕۆشت سەبا بڵێن سێرمە کرد 4 تەلەفۆنە من تەلەفۆن زۆر کەمتر بەکارێنم ئیشەکەم وایە تەلەفۆنەمە کرد دوایەوە سێرەکەم 3000 ڕۆشتەوە ئێتە تەلەفۆنم بۆ سنتەر کرد کابراایك بە ڕێکوپێکی زۆر جوابیایەوە دم کاکە من وەحدەم زۆرە ڕوە بزانە مەسەلەی کۆدە ئیشتراکە هەر شتێکە کۆدێکم بەرە من هەر نامەم ناوێ بێت ئیشم پێیان نییە تی بەسەر چاو ئەم کۆدە بنووسە بینێرە بۆ فڵانە مەسەلەن ڕقام ئیتر هیچی نەکرد بۆ نایێت لەو کاتەوە زۆر باشە ئێستا من جاروایە کارتێکی تێکم جارێ زیادیان لێ بردیا ڕۆشت ئتریاوە لە ڕێگەی ئەو نامانەوە ئەڕوا ئەو نامانە کە بۆیت یەکسەر وحدەکەش ئەڕوا بەبێ ئەوەی خۆت ئاگادار ئیتر لەو کاتەوە ئێستا من 5000 تەکەم جاری وایە سێمێنێتەوە بۆ ماوەی 40 ڕۆژە ئێتر لە 40 ڕۆژەکە ئەسەر کارتێکی تری تەکەم جاری وایە بێ بە 10,000 جاری وایە 15 پێ یعنی هیچ منافەوتە ئێستا سلام علیکم سلام و ڕەحمەت موبایل چەندێکە بەکارێن وەڵی موبایلی تر هەر لەوەتەی کە داد و هەر بەکاریانم هەر وەکو ئەم خەڵکە کارت بە چەند ئەکڕی وە چەند شتێ بە 6 ڕبعی کڕم ئەی چەندی تایە کە داخلی 5 تایە ینی 1250 زیادە زیادە یارە وەڵا ئەو زیادەیە چی وەڵی ئەو زیادەیە بڵێم چییە هەر خۆی کۆمپانیا هەر دایمە ئێوە لە قانجا زابێ خۆ ناوێت لە زەرەرابی هەر دایمە ئێوە یعنی یەک دنگ زەرەر نەکە هەر ئێوە دایم لە قانجا زابێ زەریبەیە کاتی خۆی حکوومەت لەسەر کۆمپانیای دانا بەڵام ئێستا لەسەر کۆمپانیا نیە لەسەر گیرفانی ئێستا لەسەر خەڵکە بە تەئکید لەسەر خەڵکە ئێجا کاکە یعنی چی بکەیت چارە چییە خۆ
بەس قەرارە کە زۆر بەوازحی لە خەڵکی سن و وایە خۆ ڕاستە خۆ بە تاکیدەوە هەموو کەس زانێت کە زیادە خۆ کەسیش حەز ناکە بەڵام کە نەبێ خۆ چی بکەیت ئەم بڕیارە کاتی خۆی لە شەڕی داعش و قەیرانی دارایی درا بەڵام و 8 ساڵە بەردەوامە خۆی سەر نەشەڕ ماوە نە قەیرانی دارایی ماوە ئەی بۆ زیادە کارماوە مامۆساجیان کێشەکە ئەوەیە کە هەر شت ئەو نە بەرز بوویەوە ئیتر قەتدا نابەزیێتەوە هەر خۆی هەروە بووە کاگەڵکەوت کە شتێک هینە بێت دوعا بکەین گرانتریش ئاگرانتر خۆ چی بکەیت هەنی دایم من نەمبیستوە شتێک دەقەگرێ عنی بۆ نمونە کە شتێک سعرێک بەرزە بێت و ئیتر بیستوتەوە قەت سعرێ بەرز بێت و ئیتر دابەزێتەوە وانە ئاسانی بەرزە بێتەوە بەس دابەزی بەس دانابەزێتەوە ئیتر لەبەرەوە نازانم ئیشتراکیان پێ کردووی خۆ ئاگادار نەبی وەحدە شت بەرە وەڵڵی شک نابم نازانم من زمانەی کە کاکە باسی کاگەڵگەوت ڕوونکردەوەی جوانیدا دەستی خۆش بێ ڕاستەکە ئەم وردە لە شتانە بەس بەخوا من زۆر يعني ڕەنگەمیش لیان بردێ بەس ئاگادار نەبی وەڵا احتیمالەکە بەس من ئێستا لە ڕاستیشە ئێستا من لە ڕاستیە هەر هینەکەم فریە کە یعنی ئەو سیمەی کە هەمە فریە هەموو مانگە دوو کارتیتی ئەەکەم ئیتر بەخوا من مانگە قسەی پێ ئەەکەم ئاوایە ئارە وەڵا من فریە ئیتر هەموو مانگە دوو کارتیتی ئەەکەم و ئیتر ئەوەیە ئەو زیادەیە نەمێ هیواداری ئینشەڵا نەمێنێ و ئیشەڵا ئەو خەڵکەش پێدە فەریعیەوە و ئەو خەڵکەش لە ڕاستیە یعنی بەڕاستی ویژدانیش خۆشە بۆ هەموو کەسێک لەم سەر عەرزە بۆ بەتایبەتی بۆ کۆمپانیا بۆ حکومەت بۆ هەموو کەسێ یعنی ئێستا خەڵک بۆچی ئەو نەبێتاقەت و ئێنە یعنی هەمووی وەکو بڵێ نەعەدالەتی و وەکو بڵێ ئیشەکان بە ڕێڕەوی خۆیان ناڕوا یعنی ئیشەکان ناڕێکن هەموو کەس حەزانێ حەزەگا ئیش ڕێک بێت و بە ڕێڕەوی خۆیان بڕوا ئەو کاتە هەم خەڵکیش مرتاحە و هەم حکومەتیش پێنج لە سەری نووسراوە 6250 لە خەڵک وەرەگرن وحدەی دیگەی ئەبێ بە فری بۆ بیزڕێت لە نیپال و لە ئەفغانستانی شەشتیوانی من ئەتوانم پێی بڵم سەرانە لە چەنە 2023 ساڵە سوودی شیانە بوو ئەو هەروەکو دزیە گوایە لێتەکە حزن بە 6 ڕوبعەکە بە 6,000 بەخوای گەورەوێ بە 8,000 خەڵکی کڕیزنا وەکو بانزین و شتەکانی هۆکارەکەشی ئەگەڕێنەوە بۆ زەریبە ئەو زیادەیە بۆ لە خەڵکەسە ئەخناڵم ئەڵێن زەریبێ لەسەر کۆمپانیاکان ئەیگەڕێنەوە بووە لە ساڵی 2014 قەیرانی دارایی هەبوو شەڕی داعش بۆ حکوومەت عێراقم باجی خستە سەر کۆمپانیاکە بەزم باجە لەسەر کۆمپانیا دانرا ئێستا لە گیرفانی خەڵکەوەخێنەوە سەر گیرفانی خەڵک تامان خۆیان نەیدەن حکوومەت حسێ بکە ڕێک لەسەر خەڵکی دانا لەسەر خەڵکی دانا لە خەڵکی ئەسەنەوەی دەنەوە بە حکوومەت ئەم زیادەیە تاکەی بەردەوامە بێت هەر بەردەوامە بێت وەکو هەموو شتەکانی کە ئەمە جۆرە لە سوود نییە ینی سوود نییە لە خەڵکی وەڵا هیچەوە لیژنەی فتوا بێ بڕیار ئێمە ناتوانین ئەمە دیمە بێ لیژنەی فتوا بڕیار جگەلەوە خەڵکێکە یەکلەیەکە ئەڵێ ئیشتراکم پێکەن بە هەندێک شت خۆم ئاگام لێ نییە پارێژم لێ بەڵێ زۆر ڕاستە بەڵێ 5,000 داخڵەکە 30,000 لێبە ئەوە چۆنچۆنینەوە ئەوە بڵێ ئۆفەرێکە خۆیان نیکەنەوە کە قسەشان لەگەڵاکی ئەڵێ خۆت کردوتێتەوە بۆنە پیاوێکی 50 ساڵ سوزانی ئۆڤەر بکاتەوە خۆمان دوکاندارین زۆر توشمانە بێت ئەبێ بڕوا بۆ شەریکە ئەنجا بۆ وەسێنێ دوای پارەکەش ڕۆشتووە بەڵێ تەواو ڕۆشتووە 5,000مان بۆ داخل کردۆ 2,000 پێماوە هەندێک زۆربەی نامەکانیش بۆ نمونە عەرەبین ینی خەڵکێکەکەین هەر ناتوانێ بخوێنێتەوە تێناوەکە هەنەجار خۆمان دوکاندارین لی تێ ناگێت چ بگا بە پیاوێکی 50 ساڵ و 30 ساڵ لە ڕووی قانونی و ئەمە تاوانیە بەرامبەر خەڵکە وڵاتی شتێک قانون بۆچی شتێ سەرەر بە تا بەیان سەربەر بێ قانون هیچ هیچ باش جەناب دوکانداری تووشت بۆ خەڵکێک بێ بڵێ زیادیان لێ سندویان پارەیان لێکشان بە بێ بەشداری ئەوانە هەیە وەڵا هەمووی تووشیە بێ هەر سێری ماڵی خۆتان کەسە هەر ماڵێت سێر کە 5 موبایلی تایە وحدە داخلەکە لە پراڵێ وەڵاو 2,000 لێرە 3,000 لێرە ئەو شتانە ڕۆژانە ڕوومان تێ ینی کەسەکە ئیشتراکی پێوەی ئاگاشی لێ بێ بڵێ هەبێ خۆ پەیوەندی بکەیتەوە بە شەریکەکان و تاواکو ئۆفەرەکانە بۆ لابەرێ مەسەلەی کارت ینی ئەو زیادەیە چییە کە کاتێک 5,000 تایە 6.5 لە خەڵک بۆ وڵایی ئەوە ئەبێ لە خۆیان پرسی نازانەوە زیادە چیە خێنە سەری تۆژۆکو بەکارێنەرێک مەبەست بەڵێ
ئەوە زیادە نییە لە تۆ ێسێن بەرەوەڵاوە بێگومان زیادەیە ئەوە هەروەکو دزیە گوایە لێتەکە بڕێ پارە و لێ بێگومان وایە ئەو بڕێ پارەی زیا و لێ وەرەگرێ کەمیش لەداتێ تۆ لە مانگێک چەند کات بەکارێن وەڵاهی تر ئەوەی هەر موبایلی پێبێ هیچ بەکارنێنێ ماگانە $10 هەر پڕکاتەوە هیچ پڕ نکات ئەوەی کەمترین ئیشیشی پێبێ ئەوەی کەوت ئەڵێ 10,000 تایە بە 12 تقریبا بەڵێ وایە 2009 زیادت هەموو مانگی زیادەیە بەڵێ ئەمە حکوومەت بۆکو باش لەسەر کۆمپانیای داناوە بەڵام ئێستا وەکوە باجەکە لەسەر خەڵکدان باجەکە بۆ یە ماگەڕێتەوە خۆ باجەکە شەریکە خۆی نایە یان کۆمپانیا نایدا ئەبێت تۆ باجەکەی بێ ئیسفادەکەشی بۆ حکوومەت و شەریکەکە خۆیت بینە بەس خەڵکەکە ئاڕەوەڵا بەس خەڵکەکە زیادەکایە و زەرەکە بە خەڵکەکەیە هیچ ئیسفادە و سوودێکی نییە خۆی بە جملەوانێکردن بە 6,000 دوکاندارەکان جێفرۆشتنەوە تقریبا 250 خێرە خەنە سەر یان بە 5,900 دەم بە 6,000 تۆکو بەکارێنە دەڵێن کاتێکەکەی کڕی بەسەنی بە 6,250 لەم کاتە زۆر ئەی چەند کارتەکە چەندی تەیە کارتەکە $6 $5 عفو $5 و بە 6,250 کڕی 1250 زیادە بەڵێ ئەو زیادەیە چییە لە خەڵکی وڵی نازان من خۆم لە دەروی وڵاتم ئەمێکم جارشتی وابیرم لێرەێنان لەوێ بۆ بای 20 پاوەنەکڕی بای 20 پاوانەکە وحدە دەدەنێەوە نێ بڵێ 21 پاون و 25 پێنج لێ بسێن کەمتریان زیادرۆ شتانە لێرەی ئەمە خۆشمان کارتەکە لێ نووسراوە 5,000 بەس کاتێکڕی ئەبێ 6,250 بەکە زۆر جوانە من تەنیا لێرە بیناوە یان بۆ 20 ڕۆژ وحدەی یەکەی ئەبێ بە فری بۆ 20 ڕۆژ لە نیپال و لە ئەفغانستان شەشتیوانی زیادەیەکە زۆر واز حەقکە لە خەڵکی وەڵاگو سەرانەی وای لەو خەڵکیسیێن جگە لەوە خەڵکێگەی ئەڵێ ئیشتراکم پێکەن بە هەندێشت کە من ئاگاداری نیم زۆر ڕاستە شتیوە دیوە من خۆم لە کۆڕێک ئەوم بەسەراتە وحدەم تێکرە بە بێ بەکاری بێنم باڵانسەکە وای لیات و بەرەوزی ڕۆی بڵێن هیچی تیانەمێنێ بەڵام کە ینی خۆش ئیشتراکن ئاگام لێنەوە کە پەیوەندیم پێوە کردوون تیانەوە ئۆفرێکە و خۆ نامە بە نردووە تا وای لیاتێ قەتعم کردە پێیان تازە پارەکەش ڕۆژ ئەڕوات ئەوەی درامی ئیشی بزنس و کۆمپانیا هەموو ئیشە نامانە بە عەربیش دێن ینی بەکارێنەر زۆربەی نازانێت چوو زۆر ڕاستە من ئەوی سەو خۆم لە عەربی تێ ناگەم ئایان زۆر جار کە تەلەفۆنیشیان بووەکەی وە هەر وەکو ئاگیان لێ نەبێ وایە زۆر جار خەریکی قەرزاریش دەکەن زیادەیەک هەر وەکو سەرانەی وایە تقریبا بە کوردیەکەی بەس لەم وڵاتیشەوە لە هیچ شوێنەکە وحدە لەی شوێنەکانی یان تۆ جارێ بۆ نە وحدەیەکەی پاش چەند ڕۆژە لێ ناتوانانی بەکاربێنێ بێ باڵانس بڕکەیتەوە ئەینا لە دەرەوە لە وڵاتەکانی تر بەس ئەو شتەنی ئەم زەریبەی حکومەت لەسەر کۆمپانیەکانی دانێ بەڵام ئێستا زەریبەکە لە خەڵکە نەک لەو کۆمپانی تازە فێربوون ئەگەر گرانتریشی نەکەن هەرزانتری ناکەن وڵا هەر زیایەکی تر لە شینەوە زیان کردو لە شوێنی خۆی بڵێن ئەتەرنێتمانە ئەمە لە سەر کارتەکەش نووسراوە 10,000 بەس ئەم زیادەیە کاتی خۆی حکومەت لەسەر کۆمپانیای دانا بەڵام ئێستا لەسەر کۆمپانیا نەماوە خەڵکە بێ ئەم زیادەیە وڵای تر بێ حکومەت چارەسەری کاژینێ خۆ زەریبەکە لە جادەی لە هینی وەری کۆمپانیای وەرگن لە خەڵکی وەرە زۆر ڕاست هەڵاو زیادە بێ خەڵکە بیار زیادە ساڵیان جگەلەوە هەندێک ئیشتراکیشت پێکەن خۆ داگات لێ نییە نامەیەکت بۆ نێرن ئەڵێن ئیشتراکە کردووە و پارێکشت لێ وەرەگرن و خۆش داگاداریان بەسەراتوە نەوەڵا بەس هەر زیاکەر هەیە بەڵێ ینی سەرانە و باج نییە لە خەڵکیێستن هەر سەرانێ چۆن سەران شتێکی زیایە خۆی بە کاتی بای 10,000 بێ 12 لێسن 5 بێ 5 تایە بەڵام 6 بەڵێ ڕۆڵ زۆر ڕاستە سڵاوی خوای گەورە لە تۆ بێت زۆر سپاس چەند ساڵە مۆبایل بەکارێنە وڵای بڵین لەوەتەی هاتووە ئەتوانم بڵم پێم بووە کات بە چەنەکڕی وە کاتێ داخلی مۆبایلەکە دەکەی چەند وحدەیتە وڵای سە کارتی بڵین 5,000 کڕی بە 6,000 لە هەنێ شوێن بە 6.5 10,000 کڕیت بە 12,000 12,000 دەی 10,000 بەڵێ چەند زیادت لێسن وڵی 2,000 زیادە وەرەگرن ئەو زیادەیە چییە؟ ئەو زیادەیە بۆ لە خەڵک ئەو زیادەیە وەڵی کەس نازانێتی بڕۆ هەموو کەسێکی ژەم کارتاکڕێ لە بازارڕا و هەیشە لەسەری نووسراوە هەر بەڕاستی یانێسا مۆبایلەی من دەستی من لە کارتۆنەکەی کاشیەی کڕی سارەکەی لەسەر نووسرا بوون نووسراوە $300 معقول لە تۆ بیبەی بۆ لای ئەو کەسی کە پێتە فرۆشە بنووسە بڵێ $300 بەرێ یعنی $100 لەسەر نووسراوە 300 300 لێ وەربگرێ یعنی ئەمە بۆچی یعنی
بۆ نمونە ئەو کەسی کە زیادەی لێ بەڵێ 100% بەس تێمام گەێنێ چیە خۆشترەوانە من ئەتوانم پێی بڵم سەرانە هەروەکو ئەم بازارڕە چۆن وەکو شتەکانی ترە فرۆشێ و بە ئارەزووی خۆیان نرخدانرێت سەرانەیەکەویش بەڕاستی باجە کاتی خۆی حکومت لەسەر کۆمپانیەکان داین بەڵام ئێستا لەسەر کۆمپانیان نیە گیرفانی خەڵک قوربانجانە و شتی خۆیان نێساغێکاتەوە منەتی بە خەڵک نییە هەرچی باجی لە زەر زیاکەی خات سەر گیرفانی منوت خۆی نایدا خۆی لە هەموو عالەمە کاتێک کە تۆ بۆ نمونە هەر شتێکە کڕی زەریبە کە حکومەتی خاتە سرت مەفروزە لە گیرفانی خۆت بیدەی بەڵام لە وڵاتی خۆمانە لە هەرێمی کوردستانە سەردەزەمەن بۆ گیرفانی خەڵک سەر ئەبێ لە گیرفانی تۆ بیدا کە شتەکە ئادابەت کۆمپانیا لەم بەینا هیچ زەریبەیەکی نەداوە هەر زەرەر ناکە بڕوان پێ بکایسە تۆ بڕۆ کۆمپانیایەک دابنێ سبەینێ ڕۆژەبیتە دەوڵەمەندترین کەسی وڵات زانی بۆ لەبەر ئەوەی هەر شتێکگەیە هێنیت بە ئارەزووی دڵی خۆت شتی لەسەر دابنێ بۆ نمونە حکومەت دەڵێ 5,000 باجبانبەرێ لەسەر ئەم شتەکە تۆی هێنی باشە 5,000 لە گیرفانی تۆ ناڕە بیخەسەر خەڵکو و بابڕە چکە محاسەبە نییە یەک کەس زێت ناپرسێ یەک کەس زێت ناپرسێ بۆ ئایا یعنی هەتا ئیسە بینیوتانە کەناڵێکی تەلەڤزیۆن یعنی بۆ نمونە ڕاگەیەندراوێک یا کەسێک یا بۆ نمونە هەر کەسێکی دەسەڵاتدار گرانی گیرا بڵێ هەر بڵێ کاکە بێ ئەمە چییە بۆ لە خەڵکیسێنن یعنی بێ پرسیار بکە بۆ نمونە لەسەر ئەم کارتە بڵێ کاکەم 2009 هیچیە لە خەڵکیسێن هەر بەڕاستی جگەلەوە هەندێک کەس گلەیەوەکەن ئەڵێن نامەمان بۆ دێ پێمان اشتراکمان پێکەن بە هەندێک شت کاگەداری نین و پارێکی زیادشمان بڕوان پێ بکەم من خۆ موبایلم پێ و ئاسیا و کۆڕێکی شمەیە هەردووچە بۆ هەردوو کۆمپانیاکە و تەلەفۆنیشم بۆیان کردووە واللهی بەبیلا پێم وتومە سەوتم تەجیلکە بۆ بەرپرسەکەت با گوێ لە سەوتەکەی منگرێت وتمە کاکە معقولە من وحدەی تێگەم یعنی وحدەم تێ کردووە بڕاکە بەیانی تەلەفۆنم کردووە 5 دلارم 5,000 تێ کردووە باشە با کوردیەکەی خۆمان بەیانی تەلەفۆنم پێی کردووە ئەڵێ باڵانسەکە بەش پەیوەندیەکە ناکات تەلەفۆن کردو بۆ کوڕەکەڵم کاکە دوێنێ سەعادەوە داغڵم کردویسە بۆ پێمنەوە وڵات و ئیشتراکە کردووە لە بەرنامێکە ئێوتم خواشایدەم ناکەم لینی هەر ئاگا بە بێ ئیشتراکت بێ خۆی کات خۆیەکە دوایکە وحدەکەی ژەبە فێڵ نییە لە خەڵک 100% فێڵە 100% فێڵە ئیسا بۆ شەریکەی کۆڕک بەرنامەیەکی ناردووە بڕوان پێ بکە نووسێتی لاو نەعام یعنی بەڵێو نەخێر باشە ئەوەی کە بە تەمەنە عەرەبیە زانێ ناتوانم نامەکە بکەن کاکە هەر بە کوردیش بینێرێ با تێتگەێن چۆنە هەتا ئێوارە لاکەی کە لا ناچێ نەعامەکە کرد یەکسەر لاچ بۆ یەکسەر بەشداری و کردووە دیمە منیش بۆ واللهی بەلا هەندێک کەس بە ئینگلیزیش بۆی دێ واللهی 3 جارم ڕیستات کردووە لای ناچێ هەر ئید لاو بیلاڵە بێت تۆ بە زۆرم لێ بەشداری کرد یعنی بەڕاستی هیچ بەڕاستی بەداخەوەم هیوادارم کەسێک خۆی بە بەرپرس بزانێ بۆ خەڵک بۆ ئەم میلەتە داماوە کە هەرچی بێ قبوڵە هەرچیە والله هەم وڵاتی خۆمانە منە داماوین والله ئەوە نەسەرگەردانین هەرچیەکمان پێ بکەی هەر قبوڵمانە یعنی بەداخەوە هەموو شتێکمان قبوڵە دەی با هەر کەسێکی بە ویژدان بێتە سەر خەت بڵێ کاکە ئەم باجانەی چییە ئەم شتانە هیچی ئەم بازارڕە بوایە کورە کاکە لێ برسینەوەگەن کورە کاکە خوا هەیە خوا یعنی لەخوا ناترسن یعنی باشە پارە ئەوەیە نیە ئەمیسانە ئاو خۆی بۆ ڕۆژی کۆمپانیاکە بۆ نمونە خۆ صاحبی کۆمپانیاکە کوردن یعنی ئەم زیادەیە بۆ لە خۆمان کاکی من کورد ویژدانی نییە ئەمە حقیقەتە لە کووردا ویژدان نییە باشە واللهی هەر تۆزێ مەجای بەرەیتر بە ئارزوی خۆی مامەڵاکە چۆن مامەڵاکە یعنی تر نە باوەڕی بەوە هەیە کە قیامە دێ نە باوەڕی بەوە هەیە کە ئەم پارانە چی لێ ئەکات باوەڕ بە هیچ شتێک نامێنێت بەڕاستی زیایەکە خسویانە سەر خەڵک هیوادارم لای بن ئەمە زیادەیەکی وازها لە خەڵکە یارە تەما خۆلی نووسراوە 5,000 کارتەکە 5,000 ڕاستە زیادەیە گەسێن لە خەڵک و خەڵک هەرە ببی کڕێ خەڵک شاری نییە تازە مە شتێک نییە توانی وازی لێ بێنی شتێک نیە بتوانانی دەستبەرداری بی ئەو زەریبێ کاتی خۆی حکومەت ئێرە خسێ سەر کۆمپانیاکان بەڵام سەر لەسەر کۆمپانیا نیە خەڵک زەریبەشانی خەڵکارەوەڵە کۆمپانیا هیچ زەرێک ناکەن ئەرەوەڵا خەڵک زەرمەندە هیوادارم لای بن کەمی هەرزانی کەن بۆ من ئەو کاتە شەڕی داعش بوو و قەیرانی دارایی بوو ئێستا نە شەڕی داعش ماوە نە قەیرانی دارایی بەس هەر زیادەکەر بەشکم لای بن ئەگە بە قسەمان بکەن بە قسەی ماکەن لەوە هەندێک خەڵک گلەیەکە ئەڵێ نامەیەکم بۆ جێ بەبێ ئەوەی ئاگادارم وحدەشم لێ بە واللهی ئاگام لەوە نییە نازانم
نامەکە بە عەرەبیە زۆرجار خەڵکێک لی تێناگات ئیشتراکی پێکەن و پارەکەشی دەڕۆڵێ ئەبێ لەو حاڵەتەیە تو جوابی نیتۆ ینی جواب نەدەیتەوە هەر ڕۆشتووە ئەگەر خەڵکێکەکەی بۆ نمونە خوێندەواری نییە بەتەمەنە نامەکەی بۆ دەڵێ ئەگەر ئەبێت سفر بنێر اینجا پارەکەت ناڕوە باشە کابرا عەرەبی نازانێ یان خوێنەواری نییە سفرەکە نانێرێ من سڵفی ئەوەم نەکردووە بەس شتی تابع بکە ڕەنگە پارەیان لێ بردبی لەوانە شەبێ زوو سەری باڵانسەکەم کوزم زانم چەندم لێ ڕۆشتووە لێ متابعی بکەم ئەم زیادەیە گوناح نییە لە خەڵکی سێن و ئاوا چۆتە سەر گوناحیش بێت ینی دەسەڵەتی خەڵک چیە ینی حاڵەتی خەڵکی بکات ئەو نوێنەدانەمان لە بەغاڵ بژاردووە کۆمەڵی پلە و پۆستەیە ئیستا بۆ نمونە سەر و کۆمەڵ ئایدی کوردە کۆمەڵی وەزیرمان هەیە ئەمانە بۆ کارێک ناکەن ئەم زیادەی لە خەڵک نەسێن ئەنی هەموو مانگێک تۆ بێ زیادەیەک بدەی و بەبێ ئەوە هیچ خزمەتێکیش بکەن شتێکی ئەگەر ئەویان کردای شتێکی باشیان نەکرد ئەگەر کاریان لەسەرەوە بکردایە لەسەر ئەوە لەسەر کێشەکانی شتێکی باشەکە نەگەرەوە بکەن خاڵکم ئەم دەنگی ئەمە بگا بەوان باشە ئەو پارەیەکەم بکەنەوە یا ئەو خۆی لێ بکەنەوە 5,000 هەر 5,000 وەرگن لە خۆی پارەمان خۆی وەریگرن ئەو زیایە لابن لەسەر شتێکی زۆر باشەکەن هیوادارە بە قسەمان بکەن مۆبایل بەکارهێنان ئەرکی بۆ دروست کردووە کار ئاسانی بۆ کرد وڵی طبعا کار ئاسانی ئیسە بەراوردی کە لەگەڵ وەختێکە کە تەلەفۆن نەبوو تەمان ئیسە خەڵکیش و کاری ئاسان بووە سەریعتر بووە شتێکی باشە هەندێک کەسیش بێزار بۆ لێ ئەڵێ ئیشم زۆر بۆ دروستەکە وڵی تر زانی چۆنەی تر تۆ ئیشی بۆ دروست دەکات یعنی ئیش هەر دروست دەبێت تر بەوەش نەبێ هەر دروست دەبێت پێنج لەسەری نووسراوە 6,250 لە خەڵک وەرەگرن وحدەی دیگەی ئەبێ بە فری بۆ 20 ڕۆژ لە نیپال و لە ئەفغانستان شەشتیوانی من ئەتوانم پێی بڵم سەرانە لە چەنە 2023 ساڵە سوودی شیانە بوو ئەو هەروەکو دزیە گوایە لێتەکە حزن بە 6 و ڕبعەکە بە 6,000 بەخوای گەورەوێ بە 8,000 خەڵکی کڕیزنا ئەوکو بانزین وشتەکانی بەڕێزان ئەو زانن لە ساڵی 2014 کاتێک کە قەیرانی دارایی هەبوو شەڕی داعش هەبوو حکوومەتی عێراقی باجی خستە سەر کۆمپانیاکان بەڵام بەداخەوە باجەکە لەسەر کۆمپانیانە بوو ڕاستەوخۆ گواسترایەوە بۆ گیرفانی خەڵک لەو کاتەوە هەتا ئێستا واتە لە 2014 تا 2022 لە هەموو کارتێکی 5,000 1250 هەندێک جار 1,500 زیادە لە خەڵک وەرەگیرێ کە ئەمە زۆر بەوازحی پارێکی زیادەیە هەندێک لە هاوڵاتیان ناوێن لێ نابوو سەرانەیە کە لە هاوڵاتیە سێنرێ بەبێ ئەوەی سوودی لێبێنن کە پێشتروانە بوو پێشتر کارتێک دەکڕی بە $10 بای $10 وحدی تیا بوو خۆ سوودت لێبینی ئێستا بای 5,000 تایە بەڵام 1250 خو 1500 زیادە لێسێن جگەلەوە گلەیەکی دیکەیشانەکرد هەندێک نامە دێ بۆ خەڵک بۆ مۆبایلەکانیان کە ئەو نامەیە بەبێ ئەوەی کەسەکە خۆی ئاگادار بێ پارەیەکی زیادەی لێ یەکشێنێتەوە یاخود نامەکان دێجار عەرەبی یاخود کەسەکە خوێندەواری نیە هەر گرنگی بە نامەکە نادا پارێکی زیادەی لێسێنێ کە ئەبێت تەلەفۆن کاتەوە بۆ سنتەر و لێوە پێیان کۆدێکی پێ بڵێن تاوەکو بتوانێت ئەو زیادەی تر بەردەوام نەبێت بەڵام جگەلەوە کاتێک نامەکاتۆ بۆ خۆی زیادەکەی بردو کامە گلەی هاوڵاتیان بوو هێوادارین لایەنی پەیوەندیدار ئەگەر حکوومەتە ئەگەر فەرمانگەیەکی تایبەتە ئەگەر وەزیرە ئەگەر کۆمپانیاکانە ئەم زیادەیە لەسەر خەڵک لابرن بەخەدەر ئەوەی کە خزمەتەکەن بەخەدەر ئەوەندە پارە لە هاوڵاتی وەربگرن بەنامەیەم جارەمان پێشکەش کردن تا بەرنامێکی ترتەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ